سرتا بخير هاتني كناڵەکەتانەکەم من دیدەن لقمان لە تەقتەقەوە هاتوین و بەرهەمەکانمان ئەناسێنین کە وەکو هەنجیر و هەرمێ و ترێی ڕەش وەکو پێناسانێک هێناومانە ئەمە چوارەمی ساڵە بەشداریەکەین لە فستیڤاڵی تەقتەق زۆر گرینگە چکە ئێمە ئەیناسێنین بە خەڵکانی دەرەوە بە شارەکانی دەرەوە بەرهەمەکانمان ئەناسن بۆ ئەوە گرینگە ئافرەت گرینگە کە کار و پیشەی خۆی هەبێ بێگومان زۆر گرینگە چکە هەمەتوانێت بەرهەمەکانی خۆی بناسێنێت و هەمەتوانێت خۆشی بە کۆمەڵگا پێوەست بکاتەوە کە بتوانێت شتەکانی بە خەڵک بناسێنێت توانی وشکی بکەیتەوە وەکو مرەبا بەکاری بهێنیت بکەیت بە مرەبا بۆ خواردن هەم بە وشکراوی ئەخورێت هەم بە مرەبا ئەکرێت. من هێزی عفان وەک بڕاندی لا هەڵەبجەی شەهیدەوە بەشداریمان کردووە لە فستیڤاڵی هەنجیر لە قەزای تەختە. ئیشەکەی ئێمە دروستکردنی سرکەی سێوی سروشتیە و زەیتی سروشتی و کۆمەڵە کرێماتی سروشتی. مەرحەلە دوی جامیعەوە دەستم بەم کارە کردووە لەگەڵ خوێندنەکەمان کارم کردووە لە دوای زەواجیشم کرد هاوسەرەکەشم لەگەڵما بەمان شێوە بەردەوام بووین لەو ئیشە. کە ئەمزانی کە دامەزراندن نییە لەبەرەوە هەر لە مەرحەلە دوی جامیعەوە قەرارمدا کە من بزنسێک بۆ خۆم بکەم ئیتر هەر لەگەڵ خوێندنەکەیان ئیشەشمە کرد بەردەوام لەو کاتەوە دەستم پێ کرد تقریبا وا بۆ 5-6 ساڵەچێ خەریکی ئەمیشی. ناوم چیمەن حسین ساڵحە حەزم کرد بەشدار بم لەم فستیڤاڵەیە کە چوارەم ساڵی فستیڤاڵی هەنجیرە پێش حەزم سلەیمانیەوە هاتووین بە کەلانە بەشداریم کردو کەلانە خواردنێکی کوردەواریە زۆر لانەوەکانی ئێستامان نایناسن حەزەکەم ئەوانیش ئاشنا بن پێی خواردنێکی خۆش کوردەواریە. سواز بۆ ئیلای باشە لەخوا بەزیاد بێ ژن داهاتوی خۆیە بێ پشت بە خۆی ببەستێت داهاتێکی خۆی هەبێ خۆشترە بۆ خۆشی. سەرەتا بەخراتنتانەکەین سپاس بۆم دەرفەتە من نەرمین محەممەد ماوەی 10 ساڵە دروستکردنی شیرینیمان وەکو پیشەی خۆمان دەستنیشان کردەوە لەگەڵ هاوسەر و کوڕەکانم و ئەمە ساڵی دووەمە لە فستیڤاڵی هەنجیر لە شارۆچکەی تەقتەق بەشداریەکەین ڕاستی ساڵی ڕابردوو کە بەشداریمان کرد پێشوازیەکی زۆر باش لە خۆشمان و لە بەرهەمەکەشمان کرا بۆیە ئەم ساڵیش پێمان خۆش بوو دووبارە بەشداری بکەینەوە بۆ ئێمە دوو جیاوازی هەیە بەجارێک دێن بەرهەمەکانمان کە کاری دەستی خۆمانە ئەی خەینە بەردیدی کڕیار و جارێکیش گەشتێکی شەکەین لەگەڵا لەبەرەوە ئێرە ناوچەیەکی گەشتیاریە بۆیە سپاس بۆ ڕێکخەرانی و دەستخۆشیان لێەکەین. وەڵاهی کارکردن شتێکە پێویستە بۆ هەردوو ڕەگەزەکە بەڵام بابەتی باری اقتصاد و باری ئابووری بۆ ژنان هەموو هەمیشە و تومە کاتێک ژنان ڕیاری ئیشکردنە دەن ئەرکیانەوێ بە دوو هێندە چونکە ئێمە هەر کار وەزیفەیەکمان هەبێت لەگەڵ یادایکین کابانی بەڵام بابەتی ئیشکردنی ژنان سەلیقەیان زۆر وردە ئەتوانن توانایەکی زۆرمان هەیە ئەگەر من تەنها هەستەکەم تەنها کاتەکانمان بەفیڕۆ نەدەین و تواناکانمان کۆکەینەوە ئێمەی ژنان ئەتوانی لە کارێک زیاتر بکەیت. کارکردن هەمیشە ئارامی ڕۆح دەداتێ هێز و تااقەتێک دەیاتێ بۆ دەرونی خۆت و گردنت بەرز ڕاگرێ ئەتوانیت هێزێک بی بۆ خۆت بۆ هاوسەرەکەت بۆ خێزانەکەت بۆی بە بڕوای من ژنان چەند بتوانن تواناکانی خۆیان بخەنەگەر لە ئەکاری وردەکاریە لە کاری دروستکردنی شیرینیان دروستکردنی خواردن جیاواز لە وەزیفە و لە بەشی ئیداری لە هەر بەشێکی ترا ئەتوانن. من پێشنیاری ئەوە کە بەڕاستی ئەمەم تاقی کردوێتەوە خۆم خێزاندارم دایکی 5 کوڕی ژیرم کە نزیکی 10 ساڵیشە ئەمە ئیشمە توانیویش بەسەر کەوتو بمتیایە و تەنها سەرچاوی داهاتیشمان ئەم ئیشەیە. شیرینی کولیچای کێکە لە شیرینی سونەتیەکان خواردنی ئاسانە لە بەرەوەی زۆر شیلە و ڕۆنی هەڵنەگرتووە و جۆری دروستکردنی شیرینی ئێمەش بەڕاستی ینی ئێمە لە سلێمانیەوە ئیشی خۆمانمان ڕێکخستووە کە ئەو تامە قەدیمەی کۆنمان ڕاگرتووە ئەنجا بابەتی دایتەکانیش زۆر خواستی لەسەرە ئێستا جیاواز لە شیرینی ئاردیسپی لە کولیچەکان کە بە ئاردیسپی دروستیەکەین زۆر داوای ئەوواکەن ئەو ژۆرە شیرینیانەی کە بە ئاردی باوی دروستەکرێن و بە ئاردی چەرەسات بە ئاردی بستە گوێز ئاردی جۆ ئەمانش داخوازیان زۆر لەسەرە و کڕیاری زۆری هەیە و پرسیارەکرێت. من ناو مەهاباد عەبدوڕەحمانە 7 ساڵە ئیشی خواردن و شیرینی دەکەم هەر لە ماڵەکەی خۆم ئێستاش 5ەم فستیڤاڵە بەشداری دەکەم لە کۆیەوە هاتووم کۆمەڵی خواردنی کوردەواری بەشدارم. من یاپراغی گەڵامێ و یاپراغی کەلەرم بریانی بۆرە یاپراغی سوور زەڵاتە تر شانداڕی و شتان ئۆنلاینەوە خواردنەکانم دەفرۆشم لەسەر تەڵەبە داواکەن پێشتر بۆیان دروست دەکەم و
یان خۆیان دێن یان بۆیان نەگەێنم گەیاندنیشم هەیە بۆ کۆی و بۆ مشارەکە. فیستیڤاڵانە زۆر باشن، هەم ناسینی کۆمەڵی خەڵکی تازەیە و بەناوبانگبوونی کارەکەشتە زیاتر. بس ئێمەش ئەو شتێ دەیکڕین پارەی پێ دەدەین وایە، بەس تا ڕادەیەکیش هەرزانمان کردووە لە چاوجارە. ناوم تابان باوەدین کەریمە، فەرمانبەرم لە بەڕێبەراتی گەشت و گوزاری کۆیە. ئەوڕۆ وەکو لیژنا بەشدار من لە چوارەم فیستیڤاڵی هەنجیر لە شارۆچکەی تەقتەق. زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین و بەڕاستی زۆریش هیلاک بووین تاوکە فیستیڤاڵەکە بۆ شێوە جوان و ڕێکوپێکە بەردەوام بێت. وەکو بەڕێبەراتی گەشت و گوزاری کۆیە لە ڕێگەی ئێمەوە 6 ئافرەت و نزیکی 12 پیاویش بەشداریان کردیە لە ڕێمەوە بەشداریان لە فیستیڤاڵەکە کردیە. کەلوپەلەکی زۆریان پێ هاتی لێرە بە بازاری بکەن و بە خەڵکی بناسێنن. بابەتەکانیان بریتە لە کەلوپەلی ناوماڵ و کاری دەستی و بابەتی جلوبەرگ. زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانی و گەشتیارێکی زۆر ساڵانە ڕوو لێرە دەکا بەتابەت ئەو ڕۆژانەی کە فیستیڤاڵی هەنجیرە چونکە چەند ڕۆژێک بەردەوام دەبێت. لەبەرەوەی لێرە هاوڵاتیان دەتوانن ئەو کەسانی کە بەشداریان کردیە و دەتوانن بابەتەکانی خۆیان بە خەڵک بناسێنن، بابەتەکانی خۆیان ساخ بکەنەوە و هاوڵاتیان و گەشتیاریانیش کە جگە لە گەشتیاریانی کورد گەشتیاری عەرەب و بیانیشی تێدایە